ساڵانە لەگەڵ ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی عێراق چەند کێشەیەک لە نێوان هەولێر و بەغدا سەرهەڵدەداتەوە. تا ئێستاش ئەو کێشانە بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. دیارترینیان پرسی بەشە بودجەی هەرێم و فرۆشتنی نەوتەکەیەتی کە تا ئێستاش یەکلایی نەبووتەوە. ئاخۆ فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاساییە یان پرۆسەیەکی هاوشێوەی بە قاچاق بردنە. چاودێرێکی سیاسیش دەڵێت هۆکاری شکستی کورد لە دانوستانەکانی لەگەڵ بەغدا بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو شاندانەی کورد کە بەشداری لە کۆبنەوەکانی بودجە دەکەن کەسانی ناشارەزا و ناپسپۆڕن. شەرت نییە قائیدی سیاسی بچێ بۆ گفتوگۆ مەسەن نەوت پێویست ناکە دەبێت تۆ خەبیر و خەڵقی کە لێ بزانێ ینی کارنی هین پسپۆر و ئەوانە بنێری بۆ شتانە با مەسئولی سیاسیشی لەگەڵ بێ بۆی لە وردەکاری فێڵی لێ نەکەن بتوانێت هەمووی بنووسێ بەڕێکی بە جوانی شوە زۆر جاردیمان وەفدی ئێمە چووە بۆ ئەوێ لەوێ ئیتفاقی جان لەگەڵ کردوون وردەکاری تیانە بووە کە هاتوون سەرباسی وردەکاری ئەوان دیارە فێڵێکیان لەمان کردووە یا زیاتر توانیوانەکە هینیان هەبێ لەبەرەوە لە جێبەجێکردنیە ئێمە زەرمان کردووە تەوان نەمان توانی وەکو پێویستە جێبەجێ بکەینەوە لە عینی وەختیشا بەلای منەوە پێویستە هەیئەتێکی دائیمی کورد هەبێ یعنی کوردستان تەوان کۆمیسیۆنێکی دائیمی کورد چۆن بۆ هەڵبژاردن هەیە بۆ مافی مرۆڤ هەیە بۆ گفتوگۆ لەگەڵ بەغا. تا ئێستا هەرێم نەیتوانیوە ڕێکەوتنێکی استراتیژی لەسەر کێشاڵ پەسێدراوەکانی بەتایبەتی بودجە لەگەڵ بەغدا واژۆ بکات بۆ ئەوەی ساڵانە هەمان کێشەی ڕوبەڕوو نەبێتەوە. ئابووری ناسێکیش دەڵێت پێویستە حکوومەتی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کار لەسەر گەڕانەوەی استحقاقی کورد بکەن بۆ ئەو مەبەستەش پلانێکی دوورمەودا دابڕێژێت. داهات یاریمی کوردستان وارووا پرۆسەی ئابووری داریەک لە هەرێمی کوردستانە ڕوونتر و باشتر مامەڵی لەگەڵا بکرێ و تیمێکی هونەری دارایی ئابووری لەگەڵ سیاسیەکانە ئامادەسازیان هەبێ و ئەم گفتوگۆ و دانیشتنی کە دەست پێکاوە کەوتم ئەم جارە بۆ قۆناغێکی دوورمەودا بێ بە دڵنیاییەوە ئەکرێ لە ئێستاوە ڕێگا چارێک دابنرێ ئەگەر بۆ شێوەیەکی کاتی بێ بۆ پرۆژە یاسای ئەمساڵ بەڵام لە دوورمەودادا لەماوەی یەک ساڵە پلانێک دابنرێ بەلایانی کەمە بۆ 10 ساڵی داهاتوو ڕێچکەی مامەڵەکردنی ئابووری و سیاسی و دارایی لەگەڵ بەغا ڕێک بخرێتەوە. تێپەڕاندنی پرۆژە یاسای بودجەی 2019 عێراق لە ئەنجومەنی وەزیران و ڕەوانەکردنی بۆ ئەنجومەنی نوێنەران هاوشێوەی ساڵانی پێشووە کە تێیدا پشتی کورد لە 17 بۆ لە 12.67 کەم کراوەتەوە. ئەمەش لە کاتێکدایە کورد لە ئەنجومەنی وەزیرانی عێراق وەزیری هەیە و ئەو بودجەیە پڕ لە کەم کورتێش بە بەردەستی ئەواندا بۆ پەرلەمان تێپەڕیوە بە تایبەتی وەزیری دارایی عێراق کە لە پشتی پارتی دیموکراتی کوردستانە. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کورد لە بەغدا هیچ دەسەڵاتێکی نییە و شەڕی دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێمیش لەسەر پۆستەکانی بەغدا تەنیا شەڕی پۆست و بەرژەوەندی حیزبیە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.